خطئك والتوي. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. سپاس و ستاژی پەروەردگارمانەکەین کە خوای تەبارەک وتەعالا جارێکی تر بە مانگی فتح و ڕزگاری و مانگی تەوبە و مانگی ئەحسان و چاکە مانگی ڕەمەزانی پیرۆزی شاد کردینەوە. خوای تەبارەک وتەعالا لێت ئەپارڕینەوە تاعات و عیبادەتمان لێ قبوڵ کەی، خۆمان و باوک و دایکمان لە ئازادکراوانی ئەم مانگە ژمار بکەی، عاقیبەتمان بەخێر بگەڕێ، سەربەرزی دین و دنیامان کەی. ئازیزان و خۆشەویستان، لە ئێوارەیەکی تری نەسیمی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە لە باسی ڕۆژوو گەورەی ڕۆژوو مانگی ڕەمەزان کە ئاماژەمان پێکرد چەند فەزڵ و گەورەی هەیە. ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو ڕۆژەکانی ساڵ گەورەترە و پیرۆزترە، چونکە خوا فەرزی کردو بە نەسی قورئان وەک ئەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. خوای تبارك وتعالى بم آية پیرۆزە ڕۆژووی ڕەمەزانی فەرز کردووە لەسەر ئومەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. کتیبە یعنی نووسراوە، عامترە و شاملترە و فراوانترە لە کەلیمەی فەرز. خوا بۆیە کوتیبەی فەرموونەی فەرمووە فریضە، چونکە هەر عادەت و تەقالیدی طبعاً قورئان هەمووی بەلاغەتە، هەمووی فەساحەتە، پڕە لە مەجازات، پڕە لە کینایە. خوای تەبارەک وتەعالا کە ئەم قورئانی ناردەتە خوارەوە گەورەترین موعجزەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، بە زبانی ئەو کاتە و ئەو سەردەمە بەڕاستی کە چۆن عەرەب فەساحەت و بەلاغەتیان هەبووە، ئێستا خۆیان لایان داوە لەو ناجە و لەو لوغە. قورئان بەو شێوازە دابەزیوە. مەسەلە لەو سەردەم و زروفە ئەگەر ئەمرێکی مەرسوم دەرچوایە، ئەیانوت هەر قاعدە هەروایە لەناو زۆر دەستوری قوانینی عەرەبیە، ئەڵێ لەقەد کەتەبە مەسەلەی فڵانە ئەمرت بە مەرسومی، ئەمە نووسراوی فەرز کراوە، واجب کراوە لەسەر ئەم مجتەمە، لەسەر ئەم کۆمەلگا، لەسەر ئەو شوێنەیە کە خوای تەبارەک وتەعالا کتیبە عەلەیکم الصیام، ئێوە ڕۆژووتان لەسەر نووسراوە، نووسانی فەرز کراوە، وەکو چۆن لەسەر ئومەتانی پێش ئیسلام ڕۆژویان لەسەر فەرز کراوە. و بە ئومێدی ئەوەی کە ئێوە بەم ڕۆژووە بیکەنە مەدرسەیەک، بیکەنە دانیشگایەک، بیکەنە قوتابخانەیە، تەزکیە و تەصفیەی خۆتانی پێ بکەن. لعلكم تتقون یعنی تەقوای خوای پێ بکەن، یعنی ببێتە قەڵغانێک بتان پارێزێ لە دنیا و لە قیامەتە، لە ئاگری جەهەنم، لە فیتنەکانی ڕۆژگار، لە ئازاری جەستە و گیان، لە ئازاری ڕۆح. لعلكم تتقون. بەهەرحاڵ ڕۆژووی مانگی ڕەمەزان گەورەترین ڕۆژووە، چونکە خوا فەرزی کردووە. لە مانگی ڕەمەزانە فەرزێک بە حەفتا فەرزی غەیری مانگی ڕەمەزانە، و بە نەسی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژووی ڕەمەزان فەرز کراوە. وەکو عولەما فەرمون ڕۆژووی مانگی ڕەمەزان یەکێکە لە پێنجپایەکەی ئیسلام، کە پێغەمبەری خوا ئەفەرمێت بنی الئیسلام على 50، ئیسلام لەسەر 5 شت بنیاندراوە. بناغی ئیسلام شایەتمان بە شایەتمان داخل ئەبی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. دووەم پایەی ئیسلام نوێشکردنە. سێیەم پایەی ئیسلام ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانە، ئەمە حەدیثێکی سەحیحە. چوارەمیان زەکاتە، پێنجەم حەجی ماڵی خوایە بۆی کەوا بتوانێت توانای جەستەی و مالی هەبێت. ڕۆژووی مانگی ڕەمەزانیش یەکێکە لەو پایانەی ئیسلام، پێنج پایەکەی ئیسلام. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەی تون دەکا لەوانەی کەوا ڕۆژووی ڕەمەزان ناگرن، یا فەرامۆشیەکەن، یا احترامی ناگرن، یا ڕێزی لێ ناگرن، یان بەبای خەیاڵانە نایە، یا بەهەرحاڵ ئەفەرمی ئەو کەسەی کەوا یەک ڕۆژ لە ڕەمەزان بە ئەن قەستی نەگرێ بە ئارەزووی خۆی، بەڕاستی ئەم کەسە ئەگەر دواتر ئەگەر هەموو ساڵ بە ڕۆژوو بێ لە برێتی قەرەبووی، پاداشتی ئەو ڕۆژە، سەوابی ئەو ڕۆژەی ڕەمەزان کە لە کیسی چووە، تەواوی ڕۆژوی ساڵ
بەڕاستی قەرەبووی ڕۆژێکی ڕەمەزان ناکاتەوە، بەڵێ فەرزەکەی لە کۆڵەوە دۆ قەزایەکاتەوە، بەڵام ئەو ڕۆژەی مانگی ڕەمەزان کە پڕ لە خێر و سەواب و نەفەحات و ڕەحماتی پەروەردگارە، ئەوەی کە لە ڕۆژی ڕەمەزانە هەیە لە باقی ڕۆژەکانی تری ساڵانیە، مەهماکان ئەگەر ڕۆژی ڕەمەزانی قەزای کەیتەوە. ئەمە بۆ کەسێک کە ڕەمەزان بە ئەنقەستی نەگرێت، ئەگەر بڕای پێی نەبێت ئەوە ولەما و زانایان ئەفەرموون چۆن کەسێک بڕای بە نوێژ نەبێ کافرە بێ، بڕای بە فەرزیەتی ڕۆژی مانگی ڕەمەزانی نەبێ کافرە بێت. بۆی ڕۆژی مانگی ڕەمەزان بە قورئان و حەدیث و ئیجماع و یەکدەنگی زانایان سابت بووە. جا خۆشەویستان، تاوانەکەیشی ئەوە بوو کە ئاماژەمان پێکرد لە تاوانی کەبیرەیە، لە گوناها گەورەکانە ئەوانەی کەوا لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو نابن، ئەوانەی حورمەت لە مانگی ڕەمەزان ناگرن. جا بۆیە پێویستە من و تۆی مسلمان، من و تۆی ئیماندار ئەم ڕۆژۆی مانگی ڕەمەزان کە خوا بەم هەموو فەزڵ و خێر و بەرەکەتەوە مانگی ڕەمەزانی هێناوە بەسەر ئێمە و داوێتی بە ئومەتە پێغەمبەری نازدارە صلی الله علیه وسلم، ئەم ڕۆژۆی فەرز کردووە لەسەرمان وەک چۆن لەسەر ئومەتانی تریشی فەرز کردووە. جا خێر و سەوابی ڕۆژوو بەعام زۆر گەورەیە، بە تایبەت ڕۆژووی مانگی ڕەمەزان. ڕۆژوو لە غەیری مانگی ڕەمەزانە پێغەمبەری خوا هەر کەسێک من صام يوما في سبيل الله باعد الله بينه وبين جهنم 70 خريفا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێک یەک ڕۆژ لەبەر خاتری خوا لە غەیری ڕەمەزانە، یەک ڕۆژ لەبەر خاتری خوا بە ڕۆژووی خوا 70 دانە ساڵ لە ئاگری جەهەنەم دوور دەکاتەوە. ئەمە یەک ڕۆژوی سونەت کە فەرز لە مانگی ڕەمەزانە، ڕۆژی مانگی ڕەمەزان فەرزە، فەرزێک بە 70 سونەتێک بە فەرزێکە، ئەوەندە پاداشتی گەورەی مانگی ڕەمەزان. سەدەقە و چاکە لە غەیری مانگی ڕەمەزانە یەک بەدەیە، لە مانگی ڕەمەزانە تا یەک بە 700 و زیاتر و بەوەش کەوا بەس مەگەر خوا خۆی بزانێت چەندەکەی نووسێ. بەڵام ڕۆژی مانگی ڕەمەزان زۆر زۆر لە ڕۆژەکانی تری ساڵ گەورەتە، چونکە فەرزە. ڕۆژوو ولەما و زانایان ئەفەرموون بەڕاستی چواریەکی ئیمانە. ئیمان ئەکرێوە چوار بەشەوە، بەشی یەکەمیان شایەتومان، بەشی دووەمیان مەسەلە نوێشکردن، سێم زەکاتدان، مەسەلە چوارەم ڕۆژوگرتنە، پایەی ئیسلامە، پایەک لە پایەکانی ئیسلام. پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەسەوم بەگشتی ئەسەوم نصف الصەبری، ڕۆژوو نیوەی خۆگرتنە، چونکە بەڕاستی ئینسان بە ڕۆژوو فێری ئارامگرتنە بێت. و الصەبر نصف الئیمانی، ڕۆژووش بەڕاستی سەبر و ئارامیش نیوەی ئیمانە. ڕۆژوو نیوەی سەبرە، سەبریش نیوەی ئیمانە. بۆیە عولەما و زانایان فەرموون ڕوبعی ئیمان ڕۆژوگرتنە. بەعام ڕۆژوو خێرێکی زۆر گەورەی تایە، بە تایبەت ڕۆژووی مانگی ڕەمەزان. ڕۆژووی مانگی ڕەمەزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەگشتی لەبارەی ڕۆژوو فەرمێت كل حسنة بعشر أمثالها إلى 700 ضعف إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. أم حديثة طبعا بخاري ومسلم رواياتيان كردوها. پێغەمبەری خوا هەموو سەدەقە و چاکەیەک یەک بەدەیە، الصدقة بعشر أمثالها. یەک چاکە جارێ بڵێ سبحان الله، خوا خێری دە سبحان الله بانووسێت. یەک جار بڵێ اللهم صل على سيدنا محمد، خوا دە سەڵاوەتە لەسەر لێدا، دە چاکە بۆ ئەنووسێت، دە لە گوناحەکان تەکوژێنێتەوە، دە دەرەجە بەرز دەکاتەوە. یعنی یەک بەدەیە سەدەقە. بەڵام بەنیسبەت ڕۆژوو ئەفەرمێت ڕۆژوو هەموو خێر و سەدەقە و چاکەیەک وایە ئیلا ڕۆژوو نەبێ. ڕۆژوو بۆ منە و هەر خۆشم پاداشی پێدەم، خۆ هەموو عەمەل و کردەوەیەک بەس بۆ خوایە، هەر خوایش پاداش دەداتەوە. بەڵام عولەما ئەفەرمون ئەم ئیستیسنای پەروەردگار، ئەم جیاکردنەوەی عیبادەتی ڕۆژوو لە باقی عیبادەتەکانی تر وەکو نوێژ، وەکو زەکات، وەکو سەدەقە، وەکو حەج، وەکو عومرە، وەکو باقی عیبادەتەکانی تر ڕۆژووی جیاکردە خۆ هەموو هەر بۆ خوایە. بەڵام ئەمە تایبەتمەندیەکی تەواوی بە پاداشتی ڕۆژوو بەخشیوە لەلایەن پەروەردگارەوە، یعنی زیادە فەزلێکەیە بە نیسبەت عیبادەتەکانی ترا کە ئەوەی لە ڕۆژووە هەیە لە پاداشتا بۆ پاداشتی ڕۆژوو، بۆ نوێژ و زەکات و حەج و عومرە و باقی شتەکانی تر نییە. خۆیانیش واجبن، بەڵام
ڕۆژوو ئەمە سڕێکە پەنهانێکە نهێنیەکە لە نێوان عەبد و خوا. بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا کە ئەفەرمێت ڕۆژوو نیوەی سەبرە سەبریش نیوەی ئیمانە، پاداشتی سەبر خوای تەبارەک و تەعالا لە قورئانە دیاری نەکردووە. ئەفەرمێت ئینەما یوەفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب. پاداشتی خۆگران و ئارامگران بێ ئەندازەیە، حسابی نییە. بۆیە پێغەمبەری خوا لە حەدیثێکی تری سەحیحا فەرمێت والذي نفسي بيده لخلوف من الصائم أطيب عند الله من ريح المسك. يقول الله عز وجل إنما يذر شهوته وطعامه وشرابه من أجلي فالصوم لي وأنا أجزي به. پێغەمبەری خوا فەرمێت بەو کەسە منی بەدەستە کە ذاتی ئەڵڵایە، بۆنی دەمی ڕۆژوان کە ناخۆشە لای من و تۆ، لای پەروەردگار لە بۆنی میسک خۆشترە، لە عەتر و عەنبەر خۆشترە. ئەو بۆنە ناخۆشەی دەمی ڕۆژوان کە بەهۆی برسێتیەوە کە چەشتوویەتی بۆنی دەمی ناخۆشە بێ، لای من و تۆی مرۆڤ ناخۆشە، بەڵام لای خوا لە عەتر و عەنبەر و میسک خۆشترە. بۆیە پێغەمبەر فيما يروي عن ربه لخواهمان باسقا أفرميت خواهي تبارك وتعالى أفرميت بو أم عزتم داوة بالروجوان بو ندمكي كناخوش لاي ولاي من خوشا إنما يذر يعني يدع، إنما يذر أو يدع شهوته چونك أم كسب الراسي شهوته آرزوي حلالي خوي وازده هناوة، أم كسا وازي لخواردني حلالي ناوة لبر خاطري من بو من بالرقيبي خوي أزانيه لبيناوي منا هول أدا خوي ماندو أكا خوي برسي أكا تا مجروي ديدار لقاي منا رحمتي منا منيش براسي أم روشوك بو مني قرتوب بو منا وهر خوش پاداشي بيدمو. پیغمبری خواه فرمی صلی الله علیه وسلم اما پاداشتی گوری روجوه بۆ نوێژ هەرخوا پاداش داتەوە، بەڵام پاداشتی نوێژ جیایە، یەک بەدەیە. پاداشتی زەکات و سەدەقە یەک بەدەیە، عومرێ ئەەکەی خوا خێری دا عومرەوە نووسێت، بەڵام لە ڕۆژوە دیاری نەکراوە. پێغەمبەری خوا فەرمێت لەبارەی گەورەی ڕۆژوە بەعام بەگشتی بە تاوی ڕۆژی مانگی ڕەمەزان ئەفەرمێت للجەنەتی باب يقال له الريان لا يدخل إلا الصائمون. أفرميت درقايك لدرقاكاني باش كهش درقاي هي يكيان ناوي الريانة أم درقا بس بروي روجوان أكريتوا كأم درقا روجوانان تواو هموي چون جورا ولو درقاوا دا آخرت إذا كسي أبا أهلي نيوشيش بيت لو درقانات وانا ورد جورا بس أهلي روجو شو روجي واجب وكل رمضان شو روجي سنة وكو دوشمو بينشمان يا روجنا روج سنة داودي يا أيام البيض يا أيام السواد يا عاشوراء وتاسوعاء يا أيام ذي الحجاب باقي الروج كان يسالك السنة لدرقاي الريانة ورنو جوروا كتشونا جورو درقاك دا آخرت. بيغمري خواه فرميت صلى الله عليه وسلم روجو فضل قوريتري هي شيء أي بيغمبريان صلى الله عليه وسلم. بيغمبري خواه فرميت للصائم فرحتان فرحة عند إفطاره وفرحة عند لقاء ربه. أما مجدو مزياني بيغمبري خواه صلى الله عليه وسلم بالروجوانان آزيز كروجو أي جيت بلو مقامك كلقاء خواه لبهشتا كإيما داوي بهشتكين داوي فردوسكين خوشتريني لذتي باش لقاي پروردگاره يك لو وسيلاني كتو اگيني بخواو دي بديداري خوا شادوي روجو قرتنا بيغمبر مش داوا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ام بيغمبر نازل لخوق سناكا وحي پروردگاره افرميت توي روجوان دو خوشيد بو هيا بۆ ڕۆژوان دوو خۆشیە یەکەمیان لەو کاتە ڕۆژەکەی ئەشکێ کە ئەزانێ ماندوو بووە بۆ ذاتی ئەڵڵا لەو کاتە خۆراک و خواردن ئەخوا
ئەوانەی کە لێی حرام بۆ لێی حەڵاڵە بێتەوە ئەمە خۆشحاڵێکە ڕووی تێکا ڕوحی مرتاحە بێ جەستەی مرتاحە بێ ئەها بەهۆی ئەو کاتێک ئیفتار بەربانکە کاتەوە ئاوا گیانی مرتاحە بێت ئەمە بەهۆی لەزەتێکی دنیەویەوە کە شەهوات و ئارەزووە کە لێ حرام بووە کە ئیفتارە کاتەوە لێ حەڵاڵە بێتەوە ئەمە یەکێکە لەو خۆشیانە اینجا دوعای گیرا ئەبێ اینجا ئەزانێ بۆ ذاتی ئەڵڵا خۆی ماندوو کردووە کە مسقالە زەڕەی لاون نابێ فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره مسقال ذرة لخير وشاكا لا يخواون نابێ ئەم عەبدە لە کاتی ئیفتارە زۆر خۆشحاڵە بێ بینی خۆی خوا پەردە نییە دوعاکە مناجات دەکا یەکێکە لەو کاتێک کە دوعاتیا گیرایە یەکێکە لەو کەسانێک کە دوعا گیرایە بۆی دڵخۆشە دڵخۆشبوونی دووەمیان ئەفەرمێت عند وفرحة عند لقاء ربي لو كاتا أقاتا حضوري پروردگار كسببكي روجو گەیاندوێتی زۆر خۆشحاڵە بێت الله أكبر ئەمە موعیدێکە کە پێغەمبەر داوێتی بە ڕۆژوانان کە ڕۆژ ئەو گەیەنێ بە لقای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا فەرمێت لكل شيء باب وباب العبادة الصوم هەموو شتێک دەرگایەکی هەیە ماڵێک دروست ئەگرێت دەرگایەکی کە لێ بڕۆ دەژوورەوە هەموو کارێکی خێر لە ڕێگەی خۆ و دەرگایەکی هەیە تۆ لەو دەرگاوە بڕۆیتە ژوورەوە ناکرێ بە دیوارە بڕۆی بەو دیوە چونکە ئەمە نەهی لێکراوە هەموو شتێک دەرگایکی تایبەتی خۆی هەیە ئەفەرمێت دەرگای عیبادەت و خواپەرستی ڕۆژوگرتنە یعنی ڕۆژوگرتن بەڕاستی دەرگای عیبادەتە یعنی ئینسان وا لێەکە عیبادەتی پەروەردگاری بە باشی و بە چاکی بکە بۆیە پێغەمبەری خوامە حتا ڕۆژوان لای خوای تەبارەک ئەوەندە خێر و پاداشتێ نەوم الصائم عیبادەت حتا خەوەکەیشی عیبادەتە خەوی ڕۆژوان عیبادەتە يعني ئەمە فەزلێکە خوات داوێتی بە ئومەتی ڕەسوولی ئەکرەم کە ڕۆژووە بۆ خۆی بە ڕۆژووە بۆ قیامەتی بە ڕۆژووە خوا خەوەکەیشی بە عیبادەت داهانێ حەزرەتی ئەبوو هورەیرە فەرمێت خوای تەبارەک فەرمێت كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية بخونوا بما أسلفتم في الأيام الخالية أيام الخالية هي أيام الصيام إذ تركوا فيها الأكل والشرب براسي يوا بالروجوبون لو الرجاء لقرما لسرما واستان لها مشوت وارزك يناوى بالروجون تركتان كردوها ام روج كباشتا بخونوا خوا بوي حلال كردون جا خوش ويستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت ڕۆژوویەکە لەوانەیە کە خوا شانازی ئەکا بە عەبدەکانی و لای فریشتەکان بە تایبەت ئەگەر ئەو عابد و خواناس و ڕۆژوگرە گەنج بێ و بە گەنجی عیبادەت بکا و بە ڕۆژوو بێ شەهوەتی خۆی ڕاگرێ تاوان و گوناه نەکا پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله عليه وسلم بەڕاستی مەقامی زوهد و مباهات هەردووکیانی گرێ داوە بێکۆ پێغەمبەری خوا یعنی ڕۆژوو هەم زوهدە ئینسان دنیا تەرکەکە و هەروەها هۆکارێکە بۆی کە خوا شانازی بە تۆ بکە لای فریشتەکانی کە بەڕاستی بێگوناه و مەحسوومن ئینسان ئەباتە مەرتەبەی فریشتەوە ڕۆژوو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم إن الله تعالى يباهي ملائكته بالشاب العابد فيقول أيها الشاب التارك شهوته لأجلي المبذل شبابه لي أنت عندي كبعض ملائكتي الله أكبر أفرميت خواهي تبارك وتعالى بفريشتكاني أفرميت أوا من شانازيكم بعبدكاري خم بسر إيوا أو عبد الراسان ميه ئەها ئەو گەنجە جوانانەیە مەخلوقی من و عەبدی منن بە گەنجی خۆیان داوە بە من شاب نەشأ في عیبادەت الله پێغەمبەر ئەفەرمێت خوا بەسەر ئەو فریشتانە شانازیە کە ئەفەرمێت بە گەنجێک کە عابید بێ و خواناز بێ ئەفەرمێت ئەی گەنجە خۆشەویستەکەی من ئەی ئەو گەنجەی کەوا هەموو شەهوەت و ئارەزوویەکی خۆت واز لێ هێنا لەبەر خاتری من
بەخشیوتە بە من گەنجی خۆتی و داوە بە من لە من ئەترسی من بەڕەقیب ئەزانی تۆ لە لای من ئەزانی وەکو چی وای ئەی گەنجە خۆشەویستەکە وەک هەندێک لە فریشتەکانی من وای الله ئەکبەر لەو گەنجەی کە بە گەنجی گەڕاوەتەوە تۆبەی کردووە شاب نەشأ في عیبادەتی الله لە سێبەری عەرشی پەروەردگارایە و خوا شانازی پێوەکە جا خۆشەویستان پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله عليه وسلم ئەفەرمێت لخوا بمان باسك فيما يروي عن ربي يقول الله تعالى يا ملائكتي انظروا إلى عبدي ترك شهوته ولذته وطعامه وشرابه من أجلي من شون أم عبدانا ببريستر سينكم لإيوة شاناتي بيونكم بسر إيوة أم عبداني من وازان لشهوته آرزو خواردنوي خوان هناوة لبر خاطري من خوشويستان جاء بويا پیغمبری خوا صلی الله عليه وسلم افرمید خوای تبارک و تعالی کە ئەوەندە باشی ڕۆژی کردو و پاداشی ڕۆژی نسبەت پاڵی خۆی و ئەفەرمێ هەر خۆم پاداشە دەمەوە کەس نایزانێ دوو هۆکار دوو حکمەتی تایە حکمەتێکیان ئەوەیە ئەن الصوم کەف وتەرک ڕۆژ و گرتن کەفە یعنی خۆگرتنەوەیە لە خواردن و خواردنەوەی کە حەڵاڵە و تەرکی شەهوەتە ئەوەی کە خوا حەڵاڵی کردووە جا بەڕاستی ئەمەش لە نەفسی ئینسانە سڕێکە کەس نازانێ من و تۆ ئێستا چۆن بەڕۆژوین ئایا خواردن و خواردنەوانە خۆمە حرام کردووە وازمان لە شەهوەت و ئارەزوونە ئەمە سڕێکە بەینی خوا و بەینی عەبدی ڕۆژوانە بۆیە بەڕاستی ئەم عەمەلە مادەم سڕە کەس نایبینێ پاداشتەکەش ئەبێ سر بێ بەس خوا خۆی بزانێت پاداشتەکە ئەبێ سر بێ چونکە باقی عیبادەتەکانی تر خۆشەویستان تاعەت و عیبادەتەکانی نوێژە خەڵکە بینە نوێژەکەی حەجە خەڵکە بینێ ڕێوە حەج عومرەیە بە هەمان شێوە زەکاتە خەڵکە زانێ بۆیە ئەم سڕەی تایە ڕۆژ و بۆیە خوا الصوم لي وأنا أجزي به دووەمیان ئەفەرمێت چونکە ڕۆژوگرتن أنه قهر لعدو الله عز وجل فإن وسيلة الشيطان لعنه الله الشهوات أفرميت ڕۆژوگرتن بەڕاستی دوژمنی خوا زەلیل ئەکا کە شەیطانە کە نەفسە نەفس و شەیطان دوو دوژمنی سەرەکین بۆ ئینسان ڕۆژوش بەڕاستی نەفسی ئینسان خوای تەبارەک بە هەموو شتە تاقی کردەوە نەفس هەروتی من و تۆ خوای هین تۆی یعنی نەوی تۆ خوای نەفس کەوتە منافەسە لەگەڵ خوا خوای تەبارەک بە چی نەفسیشکان بە برسێتی کە نان و ئاوی لێ قەدەغە کرد بە نەفسی وت تۆ کێی وتی من عەبدێکی زەلیلم داماوم تۆیش خوای خالیق و ڕەب العالەمینی تۆ خالیقی تۆ مەعبودی حەقی تۆ زاتی ئەڵڵای جا ڕۆژوگرتن چونکە برسێتی و توینەتی تایە و تەرکی شەهوەت و ئارەزووی تایە ئەمە نەفس کوشتنە شەیطان کوشتنە چونکە شەیطان ئینە الشەیطانە یەجری مەجرە دەم یا ئینە الشەیطانە لەیەجری من ئیبنی ئادەمە مەجرە دەمی فضيقوا مجاريه بالجوع پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەو شەیطانە مەلعونە خەسیسە بەناو جسم و خوێنی ئینسانە ئەڕوا ئێوە ئەو مەجاری خوێنی شەیطانە ئەو شوێنانەی کەوا شوێنی شەیطانە ئێوە زەعیف و لاوازیکەن بەچی بالجوعی بە برسێتی ئەها کە تۆ بە ڕۆژووی برسی و تیونیت ئەبێ بەڕاستی شەهوەتی ئینسان زەعیف و لاوازە بێت ئەم نەفسی ئینسانە خۆی بە زەلیل ئەزانێ بۆیە ئیتر شەیطان زەلیل ئەبێ مادەم ڕۆژوو هۆکاری زەلیلی نەفس و شەیطانە خوا لەبەر ئەوەیە ئەفەرمێت من پاداشتی ڕۆژوە دەمەوە و هەر خۆیش مەزانە پاداشتەکەی چۆنە خۆشەویستان بۆیە بە دایکی ئیماندارانی وت پێغەمبەری خوا فەرمووی ئەی دایکی ئیمانداران حەزەتی عائیشە خوا لە خۆت و باوکت ڕازی بێ داومی قرع باب الجنة قالت بماذا يا رسول الله صلى الله عليه وسلم قال بالجوع فەرمووی ئەی دایکی ئیماندارن بەردەوام بە لە دەرگای بەهاشت فەرمووی ڕۆحمان فیدات بە یا رسول الله چۆن لە دەرگای بەهاشت بین
ئێمە لە باش نزیک بینەوە فەرمووی بالجوع بە برسێتی خۆت برسیکە بەبر ینی بە ڕۆژوو بە ڕۆژوو نەفس ئەشکێ شەیطان زەعیفە بێ شەهوەت و ئارەزوو زەعیفە بێ ئیتر بەڕاستی زۆربەی تاوانەکانیشە شەهوەت و ئارەزوو بە ئینسانێکە. حەزەتی یوسفی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ 12 مانگی ساڵ زۆربەی کات بە ڕۆژوو بوو کە عەزیزی میسر بوو خاوەنی دەسەڵات بوو وتیان قوربان بۆ دایمە بە ڕۆژووی فەرمووی لەبەر ئەوەی ئەو نەفسە بکوژم لەبەر ئەوەی شەیطان زەعیف کەم لەبەر ئەوەی کەوا بەردەوام برسیم بێ و حاڵی فەقیر و هەژار بزانم چونکە ئینسان دەوڵەمەندەکان سەرمایەدارەکان بەرپرسەکان تا برسی نەبن حاڵی فەقیر و هەژار نازانن. بۆیە ڕۆژوش مانگی ڕەمەزان مانگی مواساتین یەکسان لە بینی دەوڵەمەند و فەقیر و هەژار و وەزیر و گزیرە ئەبێ هەمووی بە ڕۆژوو بێ کەس ناتوانێت بە پارە خۆی ڕزگار کە ئیلا مەگەر کەسێک نەخۆش بێت ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ ئەوی ئەگەر نەخۆشینی کاتی بێ بە دوای قەزای کاتەوە فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر ئەگەر کەسێک لەئێوە بە ڕۆژوو نەخۆش بێ نەتوانێت بە ڕۆژوو بێ یان لە سەفەرا بێ ئەوە دواتر ئەبێ قەزای کاتەوە بەڵام وئین تەصوموا فهو خير لكم ئەگەر بە ڕۆژوو بێ بتوانێت با نەخۆش بێت یا لە سەفەرا بێ بە ڕۆژوو بێ ئەوە ڕۆژەکە باشترە بووی. خۆشەویستان ڕۆژوو باشترین عەدالەتی پەروەردگارە لە بینی دەوڵەمەند و فەقیر و ئەژار و وەزیر و گزیر و دەسەڵاتدار و مالیک و ملوکە هەموویە بێ بە ڕۆژوو بێت. ئەگەر دەوڵەمەندەکان و سەرمایەدار و دەسەڵاتدار بە ڕۆژوو بن حاڵی فەقیر و ئەژارەکان ئەزانن. بۆیە برسێتی بەردەوام لە دەرگای بەهەشت بن بە برسێتی. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ حەزەتی عومەری کوڕی خەتاب أصحابي نازاري پیغمبر صلى الله عليه وسلم عادل أمتي پیغمبري خوا صلى الله عليه وسلم أفرمون لعام المجاعة دس يخسر ورقي خوي ورقي قرقوري بو أي فرمو قرقرة والله فإنك تقرقر أم لا تقرقر والله لا أأكل اللحم حتى يشبع أولاد المسلمين يا صبية المسلمين. أي فرمو بقيرين وهاوار بك وقور بك والله بقيرين وقور بكيت وبيكيت ونيكيت من نابي تامي قوشت بكم حتى مناڵی مسلمانان تێر گۆشت نەبن. کوا بەرپرسەکان، کوا دەوڵەمەندەکان، کوا سەرمایەدارەکان، کوا دەسەڵاتدارەکان، کوا مەوقیف و هەڵوێستان خوا ڕۆژووی لەسەر فەرز کردوون. ئەگەر بە ڕۆژوو بن عادل و دادپەروەرە بن، ئەگەر بە ڕۆژوو بن حاڵی فەقیر و شاران ئەزانن، ئەگەر بێئا و نان و کارەبا بن، بێمەعاش و بێموچە بن حاڵی فەقیر و شاران ئەزانن. بۆیە بەڕاستی تازە زاتێکی ئیمامی عومەر دروست نابێتەوە. بۆیە هەرچی پاشا و ملوکی سەردەمەیە حەدیان نییە ببن بە قۆندەرەی ئیمامی عومەر. زۆر جار قسەمان باس کردووە. ئەو بەو شێوازە عەدالەتی خۆی نواندووە لە بەرامبەر میلەتەکەیە، نەک وەکو ئەمانەی ئێستا بەڕاستی گوناحە باسی ئەمانە بکەی لەگەڵ حەزەتی عومەرە یا ئەسحابی پێغەمبەر تابعینە. چونکە ئەمان یەکەم ئەسحابی پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەر بوون، ئیمانی شوهودیان نەبووە. دووەم بەڕاستی عەدالەت و دادپەروەر بوون. سێم هەموو ئینسانەتیان تیا بووە. بەڵام ئەمە شیعاریانە، ئەڵێ هی خۆم هی خۆمە هی تۆش ئەخۆم، هی خۆم بۆ خۆم هی تۆش ئەخۆم. نوێش ناکەن، دینیان نییە، ئیمانیان نییە، ئەخلاقی ئینسانیان نییە. ئەوە چی ئەخلاقی ئیسلامیان نییە؟ هی ئینسانیشیان نییە. حتا وەکو ئەو مرۆڤانەی کەوا با بێدینیشە هەیە، مرۆڤەیە بێدینە چەپڕەوە، بەڵام ویژدانی هەیە، ئینسافیە، ئەخلاقی ئینسانی هەیە. ئامادە نییە خۆی تێر بێت، بەڵام براکەی دراوسەکەی جیرانەکەی ڕەفیقەی برسی بێت. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بە بەردەوامی بن لە دەرگای باش بە برسێتی. ئیماندار نییە وەڵڵاهی ئەو کەسە، ئیماندار نییە وەڵڵاهی ئەو کەسە، ئیماندار نییە وەڵڵاهی ئەو کەسە کە
کەوا خۆی بە تێری ئەنوێ و دراوسەکەی برسیەتی کارە ساتە. چەند کەسمان هەیە دراوسێ هەیە فەقیرە هەژارە توانای 1 کیلۆ گۆشتی نییە، نەفسیشی بەرز ئامادە نەکەس داوەکە، بەڵام تۆش هەتا دەسەڵاتی هەیە ئامادە نییە بۆی بکڕی. جا خۆشەویستان پێویستە ڕۆژی مانگی ڕەمەزان ئەم هەموو فەزڵ و گەورەی هەیە کە تۆ ئەگەیەنتە لیقای خوا، کە تۆ ئەگەیەنتە لەزەتی لیقای پەروەردگار، پاداشتەکەی بەس لای خوایە. والذین جاهدوا فینا لنهدینهم سبولنا. تۆ ئەگەیەنێ بە مەرتەبەیە کە تۆ جوهد و خۆت ماندوو ئەەکەی، خوا ئەو خاتە سەر ڕێگەی ڕاست. ئەو مەقام و شوێنی ئەوانەی الذین ئەنعەمە عەلەیهم نیعمەتی خۆی ڕژاندۆ بەسەریانە، بەڕاستی تۆ ئەبێ ڕۆژەکە ئاوا بێ. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. کە تۆ ڕۆژوو کەسی شەوەتی پێ کردی، بەڕاستی گۆڕیتی بوو بە مەدرسەیەک تەسکیە و تەسفیح پێ کردی، ئەم هەموو پاداشتەی ڕۆژوو دەست دەکەوێ. بەڵام ئەگەر نەیگۆڕیت، ڕۆژوو تەئسیری تێ نەکردی، عەقڵ و معریفەت و سەقافەت و دینداری و لەزەت ئەمانی نەگۆڕیت، لەزەتی ئیمانت نەچەشی، بەڕاستی حاڵی فەقیر و هەژاران بیر نەکردەوە، هەست نەکرد پێیان، معنایە تۆ ڕۆژەکە تەئسیرێکی وای نەبووە، بەس خۆت برسی کردەوە پەروەردگار لە کات و ساتەکانی تا ئاماژە پێکەین. کەواتە لولا أن الشياطين يحمون على قلوب بني آدم لنظروا إلى ملكوت السماوات. ڕۆژوو بەڕاستی چونکە کەسی شەهوەتەکە، شەیطانیش نەفسیش دوو دۆسی یەکترین دوژمنی ئینسانن، کاتێک ڕۆژوو ئەم کەسی شەهوەتەی کرد لە ئینسانە، ئینسان برسی بوو، ئینسانی گۆڕی ڕۆژوو، بەڕاستی ئەو شەیطانەی کەوا دڵی ئینسانەکان ئەگۆڕن، ئەو شەیطانانەی کەوا ڕێگرن لەوەی کەوا ئینسان بگاتە مەلەکوتی ئیمانی، بگاتە مەلەکوتی ئاسمان، بگاتە لیقای خوا، بگاتە لەزەتی ئیمانی، بەڕاستی ئەو شەیطانانە بەچی زەعیف وڵات بەو ڕۆژووە. چونکە ئەگەر شەیطان ڕێگر نەبێ، ئینسان مسابحە لەگەڵ فریشتاکە بەهۆی عیبادەت، بەهۆی ڕۆژووەوە. یعنی لیقای خوا بەنسیبی ئەبێت، یەقیزەتەن بە خزمەت پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم. یعنی دڵ و دەرونی سافەوە و پاکە بێتەوە. خۆشەویستان، ئەبێ بەو کەسەی کەوا بە نووری خوا شت ببینێ، بەڕاستی دڵی نورانی ئەبێ، ئەبێ بەو کەسانەی سیماهم فی وجوههم من ئەثەری السجود، بەڕاستی ئەسر و ئاسەواری نور و بەرەکاتی خوا ناوچەوانی دەرەکەوێت. بۆیە ئەوە شەیطانە بەڕاستی زاڵ بۆ بەسەرمانە، وای لێ کردوین ئێمە نەگەینە مەلەکوتی ئیمانی و مەلەکوتی ئاسمان و لیقای پەروەردگار و لەزەتی ئیمانی. دەی ڕۆژوو بەڕاستی ئەو سنوورانە هەمووی ئەشکێنێ و لە ناوی ئەبا، چونکە شەهوەت و زەعیف، شەهوەت و نەفس زەعیف و لاوازەکە. کاتی ئەو دوانە شەهوەت و نەفس و ئارەزوو شەیطان زەعیف و لاواز بوو لە ئینسانە، ئینسان ڕۆعی چاکە و پیاوەتی تا دروستە بێ. جا ڕۆژی ڕەمەزان ئەو هەموو خێر و بەرەکەتی تایە، دیارە هەموو عیبادەتێک لە ئیسلامە کۆمەڵی واجباتی، کۆمەڵی ئەرکانی، کۆمەڵی شەرت و سونەتی هەیە و پێویستە ئاماژەی پێ بکەین لە کات و ساتەکانی خۆیان ئینشاءالله لە ئێوارانی تر و نەسیمی وتاری ڕەمەزانە ئینشاءالله لە خزمەتی ئەوەی بەڕێزە لە کۆتایە پاڕێنەوە لە خوای گەورە داواکارین. خوای تەبارەک و تەعالا لە گوناه و تاوانەکانمان خۆش بێ، عاقبەتمان بەخێر بێڕێ، تاعات و ڕۆژیمانگی ڕەمەزانمان لێ وەرگرێت. یا ڕەبی خوایە ئەو ڕۆژوە بێتە مەدرسەیەک بمان و تەئسیر بکات لە دڵ و دەروونمان، دڵ و دەروونمان نورانی کاتەوە، کەسری شەهوەت و ئارەزوو نەفسمان بکە، شەیطان و همەتی شەیطان و کاروباری شەیطان و قوەی شەیطان لە جسمانە زەعیف بێ، لاواز بێ، نەمێنێ. یا ڕەبی خوایە گیان بە بەرەکاتی خۆت و ڕەحەماتی خۆت و عیبادەت و تەقوا کانمان بە تاوی ڕۆژوومان، نوێژمان، تەراویحمان خوایە بیکە بە قۆهێزێک لە دڵ و دەروونمانە نەفس و شەیطانی پێ بشکێنین و پێی لاوازکەین پەروەردگارە. خوای لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خوای خۆمان و باوکو دایکمان لە ئازادکردنی مانگی ڕەمەزان ئەژمار کە و حساب کە. یا ڕەبی خوایە گیان تاعات و عیبادەتی مانگەمان لێ قبوڵ کە، تەوفیقی زیاترمان بە، توێشومانی لێ پڕکەین. یا ڕەبی خوایە دەممان بە ذکر و بە دوعا و یادی تۆ و تەمجیدی تۆ و تەقدیسی تۆ و ذکر و فەرمانی تۆ بێ، لە کۆڕ و مەجالی ذیکرا بین،
دەممان تەر بێ بە سڵاواتە پێغەمبەر نازدارەکەی تۆ صلی الله عليه وسلم. یا ربی خوا بە ئیمان ومانژێنەوە، بە ئیمان ومانژێنەوە، بە ئیمان و زیندومان کەرەوە، ئیسڵاحی حاڵی خۆمان و خانەوادە ماڵوم داڵمان بکە. ئەم نەخۆشیە نەگریسە پیسە کە ڕووی لە وڵاتی ئێمە و تەواوی جیهان کردو، خوایە لەسەرمانی هەڵگرە، خوایە لەسەرمانی هەڵگرە، خوایە بەهۆی تاوانەکانمان سزای زیاترمان مەدە، بەهۆی گوناهەکانمانەوە خەجاڵەتمان مەکە، بەهۆی تاوانەکان و گوناهەکانمانەوە خوایە گیان زیاتر زەلیلی بەردەسی طاعون و سەرەتان و باو نەخۆشی و ناخۆشی و زاڵ مستەم کارمان مەکە. خوایە کار بەدەستی وڵاتمان بە ئیسلاحکە، ئیمان و ئیسلام خەرە دڵیانەوە، ویژدانیان بەرێ، ئەگەر قابلین پەروەردگارە دژمنی دین و خاک وڵات و نیشتمانمانن. یا ربی خوایە قابلی هیدایەتین، خوایە تەفروتونان کە لە کۆڵ ئێمەیان کەرەوە. یا ربی خوایە گیان خۆمان و باوکو دایکمان لە ڕۆژی قیامەتە لە بەرسێوەری عەرشی خۆت و چیمەنەکانی بەهەشت و لە خزمەت پێغەمبەرە حەشرمان بکە، بەدەستی و پێغەمبەر ئاوی کەوسەرمان باتێ، ئاوی کەوسەرمان بیتێ. یا ربی خوای یان نتوینێک بە دنیا و قیامەت ڕزگارمان بێ، خوای شیفای نەخۆشی هەموو لایەکمان بێ، شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بێ، شیفای دڵ و دەرونی هەموو لایەکمان بێ، هەموو لایەکمان لە بەڵاو نەخۆشی و باو ناڕەحەتەکان سەلامەت کەیت و پارێزاوکەی. یا ربی خوای گیان دوعاکانمان قبوڵ کە، یا ربی خوای نزاکانمان قبوڵ کە، یا ربی خوای گیان نزاکانمان قبوڵ کە بەتاوێت لەم مانگە پیرۆزە. آمین آمین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.